بەرزترین بینا کە پاکە کردبێتەوە چەند مەتر بەرز بووە؟ 35 متر بەرز بووە. 35 متر بەرز بووە. ینی 10 متر لەم بەرزی ئێستا ئێمە؟ بەڵێ بەڵێ. بەڵێ. ئێستا من شاری جوانە لێەوە دیارە. بەڵێ. ئەگەر ئەوە بەنێ بۆ پاکردنەوە چەندێکە پێچێەوە پاکردنەوەی؟ وەڵایی ئیشەکە تا ئەڕۆین بۆ نمونە ئەچینە سەرەوە ئەبینین زۆربەی کات دەستمانەگرێت زۆربەی کاتیش ئێماڵین بە 4 ڕۆژ بۆ نمونە پاکیەکەینەوە بەڵام بە 2 ڕۆژ پاکیەکەینەوە یان بە 3 ڕۆژ پاکی ئەەکەینەوە. ستافەکە ئامادەیە بینایەکی هاوشێوی ئەوە پاکاتەوە؟ بەڵێ بە تەکید ئێمە نەک ئەمە تادانەوە ئەوە ستافی سپایدەریشمان هەیە بە پەتی جاڵجاڵۆکەدا ئابەزین. خۆشەواکەی؟ بەڵێ. بەتەنیا خۆ خانمیت کەواکە یا من تاکە ئافرەتم لە هەموو عێراق بەکارهێنانی ماسیحەکە و پەتی جاڵجاڵۆکەش کە بتوانم دابەزم لەگەڵ هاوکارەکان